کۆتایی یاریەکانی گرتبوونەوەی شاری سلێمانی لە خولی نابی تۆپی دەستیانەکانی عێراق هاتوو لە کۆتا ڕۆژیش. سلێمانی بردنەوەی بەرامبەر موسەیبی میوانی دەستەبەر کرد. سلێمانی بردنەوەیکی نوێی لە خولی نابی تۆپی دەستیانەکانی عێراق تۆمار کرد. لە میانی کۆتا ڕۆژی گردبوونەوەی دووەمی خولی نابی تۆپی دەستیانەکانی عێراق یانی سلێمانییانین موسەیب ڕوبەڕووی یەکبوونەوە. لە جێمی یەکەم هەردوویانە ڕکابەرێکی بەهێزیان ئەنجامدا. دوای ڕکابەرێکی بەهێز لە کۆتاسادا سلێمانی ئەنجامەکە یەکسان کردە و جێمیەکەم بە یەکسان بوون بە 12 گۆڵ با کۆتا. لە جێمی دووەم سلێمانی باسێکی بەرزەوە هاتەوە یاریگاو دەرفەتی نەدایە ڕکابەرەکەی کا لەگەڵیا بەردەوام بێت. لە کۆتاییدا سلێمانی توانی ئەنجامێم یاریێش لە سوودی خۆی تەواو بکات و بە ئەنجامی 22 گۆڵ بەرامبەر 18 گۆڵ یارێکەی بردەوە. سپاس بۆ خۆم ڕۆ لە شەشەم یاریمان ناتوانێتمان سەرکەوتن بەدەست بێنین لە کوی شەش یاری 2 تەعادول و 4 برنەوەمان هەیە. سپاس بخوا تا ئێستا پێنجەمیمان مسۆگەر کردووە. ئیشەڵڵا بۆ تەجەموعی دووەمیش 5 یاریکەمان هەیە توانین ئاشتمان باشتر بێت. سپاس بۆ خۆیاسە لە پێنجەمیە. بەناوی خوا لە ڕاستیدا ئەمڕۆ نەمانتوانی ئاستی پێویستی خۆمان پێشکەش بکەین. دەتوانم بڵێم تیپی سلێمانی تیپێکی یەکجار بەهێزە و یاریزانەکانی ئەزمونێکی تەواویان هەیە و چاوەڕوانکراویش بوو سەرکەوتن تۆمار بکەن. بەرحاڵ ئەمە بارودۆخی تیپەکەی ئێمەیە. هیوادارین بۆ یارەکانی داهاتوو باشتر دەرکەوێت. بەم سەرکەوتنەشی سلێمانی کۆی خاڵەکانی بۆ 33 خاڵ بەرز کردە و پارێزگاری لە پلەی پێنجەمی ڕزبەندی خولیانە نایبەکانی عێراق کرد.